بەڕەچاوکردنی ئەوەی کە ئەم ساڵ ڕۆژی سێشەمەی ڕابردوو لیژنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە دوای کۆبوونەوەی لەگەڵ پارێزگارەکان لە هەولێر بڕیاریدا تا 2 هەفتەی دیکە نوێژی هێنی لە مزگەوتەکان و نوێژی جەژنی قوربانیش ئەنجام نادرێت. وەزیری ناوخۆش لەسەر ئەنجامدانی مەراسیمی جەژن قسەی خۆی کردووتی لەبەر ئەوەی ئەم ساڵ حەج ناکرێت و حاجیمان نابێت کەواتە مەراسیمی جەژنیش ئەنجام نادرێت. وا دیارە وەزیر وابیری کردوێتەوە جەژنی قوربان پەیوەستە بە حاجیانەوە، ئەگەر حاجی نەبێت کەواتە جەژنیش نابێت. لە کاتێکدا ئەمە جەژنی قوربان و قوربانیکردنە لە پێناو خوددا و ڕەزامەندی خوددا. قسەکانی وەزیر و بڕیارەکەی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا کاردانەوەی مامۆستایانی ئاینی بە دوای خۆی داهێناوە. تەماشاکەی بڕیاردە لە شێوەڵات جەژنیش مزگەوتەکان ناکرێتەوە کە ئەمە جێگەی پرسیارە و من لێرەشەوە داوا لە مسلمانانەکەم لەم شارە خۆشەویستەدا وەکو جێبەجێکردنیەکی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر مزگەوتەکانش نەکرێتەوە هەر بۆ ئەوەی شەعیرە و دروشمی دینەکەمان بەرپا بکەین لە چەند شوێنێکی لە ناو شارە لە پارکە لە دەشت و دەرە نوێژی جەژنیش بەرپا بکرێ و نوێژی جەژنیش بکرێ و ڕووی دەممان لە دەسەڵاتداران و ئیدارەی ئەم شارەشەکە لەوە زیاتر عزیەتی ڕۆحی و عزیەتی نەفسی خەڵکی ئەم شارە و ئەم هەرێمی کوردستانە نێن بە تایبەتی زۆنی ئەملا کە ئێمە پێمان وایە 2 زۆنە و 2 ئیدارەیە لە ئیدارەی ئەملا ئاکەین کە پیاداچوونەوە بۆ بڕیارەدا بکاتەوە و جێبەجێکردنی ئەو بڕیارە زۆر قورسە بێەوە پێشم وایە کەمی ژوایە سەر بگرێ من و پێم وایە مزگەوتەکان ئەشیکەنەوە جێژنیش ئەکەن با قسەشیان نەشکێ و بە فەوزایەک و ناجۆری و ناخۆشیێکیش دروست نەبێت. مەراسیمی جەژنێکێکە لەو مەراسیمانەی کە خوای پەروەردگار دایناوە و هیچ پەیوەندی نییە بۆی حاجی لە حەج بێ یا لە حەج نەبێ، بەڵکو مەساڵان حاجی 2 ڕۆژ دوای ئەوە گەڕانەوە جاری وا بوو حاجی وا هەبوو مانگێک دوای جەژنی قوربان گەڕاوەتەوە کەواتە جەژن هیچ پەیوەندیەکی نییە بە ئەوەی کە حاجیمان لە حەج بێ یا لە حەج نەبێ. جەژن بۆنەیە کە خوا دایناوە و خوا فەرزی کردووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندان فەرمودەیە باسی کردووە کە هەتا ئەو قوربانیانەی کە ئەکرێ هاوکاریە بۆ هەژارانە بووە وەزیری ناوخۆ هانی خەڵقی بدایە لەوەرە کە موچەی پێ نادرێ و توانای دابینکردنی موچەی نییە. زۆرترین خەڵک قوربانی بکات بۆی زۆرترین چینی فەقیر و هەژار سوودمەند بووە لەو قوربانیانەی کە مسلمانان ئەیکەن و ئەیبەخشن بە خوای پەروەردگار. ڕێگەی تر هەیە بۆ ئەوەی کە تۆ مەراسیمە دینیەکان بە شێوەی خۆی ئەنجام بدەیت و بە شێوەیەکی چاک ئەنجامی بدەیت و ڕێگریش نەبی لەوەی کە مسلمانان شەعائیر دینەکانن بە چاکی ئەنجام بدەن. ئەمە ئەوەی لێ خوێندرێتەوە کە وەزیر شەرت نییە لە هەموو شتێکا قسە بکە، هەندێک شت ئەبێ لێ بگەڕێ بۆ لیژنەی فتوا بۆ یەکێتی زانایان شەرت نییە هەرچی وەزیری ناوخۆی بڵێ ئەوە شتێکی ڕاست و سەوابی. بەڕێوەبەراتی ئەوقافی سلێمانی دەڵێت ئەوان ئەوەی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا پێیان وتون جێبەجێیان کردووە و مامۆستایانی ئاینیش بە هەمان شێوە ڕەنگە لە بەشێک لە مزگەوتەکانی سلێمانی سەرپێچی ڕێنماییەکان بکرێت و نوێژی جەژن ئەنجام بدرێت، بەڵام ئەوان پێیان باشە مامۆستایان پابەندی ڕێنماییەکان بن، بەڵێنیش دەدەن لە دوای جەژنەوە دەرگای مزگەوتەکان بە تەواوی بکەنەوە. ئەنوێ ئەم جومعەیەش بەریەکەوتن نەبێ هەروەها لە جەژنیشا لەبەر ئەوەی لە جەژنا پیرۆزباییکردن و هاتوو چۆ و تەوقەکردن و ئەمانە هەیە لە ترسی ئەمە بڕیاریان داوە کە نوێژی جەژنیش نەکرێ و ئێمە ئەژینا ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی سلێمانی و وەکو زانایانی شاری سلێمانی بەڕاستی داوامان کردبوو کە لەم جومعەیەوە مزگەوتەکان بکرێتەوە بە شێوەیەکی ئاسایی بکرێتەوە. بۆیە ئێمە ئێستا کێشەکەمان سبەینەیە کە جومعەیە ڕەنگە بەشێک بەڕاستی لە مزگەوتەکان دەرگای مزگەوتەکان بکەنەوە و جومعەش بکەن چکە بە حەقەت مامۆستایانی ئاینی پێیان وایە کە هەموو شوێنەکان کراوەتەوە بازار کراوەتەوە. مامۆستایانی ئاینی و هاوڵاتیان بڕیاری نەکردنەوەی دەرگای مزگەوتەکان بۆ نوێژی جەژن و هەینی بە باش نازانن لە کاتێکدا زۆربەی سێکتەرەکانی دیکە وەکو بازار و فەرمانگەکان تەنانەت کافتریاکانیش ئاسایی بوونەتەوە و کراونەتەوە. جەژن کە مەراسیمێکی ئاینی و کۆمەڵایەتی گرینگە ڕێگە بە ئەنجامدانی نوێژەکە نادرێت، ئەوەش مامۆستایانی ئاینی و هاوڵاتیانی نیگەران کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.